وا لە داواکارم لە خوای گەورە میهرەبان ئەم دانیشتنە بکاتە کەفارەتی گوناهەکانمان و بیکاتە مای دڵخۆشی و توێشوێک بۆ قیامەتمان. خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ فأصبحتم بنعمته إخوانا. باسی سەحابەکان دەکا ئەوس و خەزرەج کە چەندەها ساڵ کوشتاریان لەناو یەکتریان کرد و یەکتریان کوشت، بەڵام خوای گەورە بەهۆی ئیسلامەوە برایەتی و خۆشەویستی خستە نێوانیانەوە. خوای گەورە ئەوانەی کرد بە برای یەک، بە خۆشەویستی یەک دوایەوەی کە دوژمنی یەک بوون، ناحەزی یەک بوون. ئەماینی پیرۆزی ئیسلامە ڕێزی لە مرۆڤایەتی گرتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە جەنازەیەک بەلایدا تێدەپەڕێ هەڵدەسێت، فەرموویان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو جەنازە جەنازەی کەسێکی جوولەکەیە. فەرمووی ئایا نەفسێک نییە؟ لێرەدا بۆمان دەرەکەوێت ئیسلام زۆر ڕێزی لە هەموو کەسێک گرتووە، کەواتە ئیسلام نیعمەتێکە، کۆنەپەرستی نییە، بەڵکو نیعمەتێکی خوای پەروەردگارە. ئەوەی کە بدەمێ بە کورتی باسی کەم لێرەدا برایەتی خۆشەویستی بە ئاسانی دروست نابێ، بەڵام زۆر بە ئاسانی لەدەست ئەچێت. لەوانەیە چەندەها ساڵ چەندەها مانگی بوێ تا لەگەڵ کەسێکە سیقە و متمانە و خۆشەویستی دروستکەی، بەڵام لەوانەیە بتوانی بە لەحزەیەک بە چرکەیە بە دە چرکە ئەو خۆشەویستی و مەحەبەت و تەبایە لەناو بەریت. ئەو خانووی کە چەند ساڵە بینای دەکەی دروستی دەکەی، لەوانەیە پەنا بەخوا دوای چەند دەقەیەک چوار چرکەیەک کۆتایی پێبێت. یەکێ لە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم منی بینی لەسەر گۆڕێک بووم، دانیشتە بووم، فەرمووی هەڵسە خاوەنی ئەو گۆڕە عەزێت مەدە. کەواتە ئینسان ئەگەر مردیش ئەبێ بەڕێزەوە هەڵسوکەوتی لەگەڵا بکرێت. لا تؤذي صاحب هذا القبر، عەزێتی خاوەنی ئەو گۆڕە مەدە. نهی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر لەوەی کە لەسەر گۆڕێک دابنیشی. ئەمە کەسێکە کە مردووە، ئەمە فێری ئەومان دەکات ئێمە چۆن دروست نییە بدەین بلبان گۆڕێک دابنیشین یا بدەین بەسەر گۆڕێکدا یا پێیەکانمان لەسەر گۆڕێک دابنین. ئەبێ ئاگاداری ئەو خاڵش بین. بێگومان ئەولاتر ئەوەیە کە ئێمە بە هیچ جۆرێک شەرعی نییە، دروست نییە دڵمان لەسەر دڵی خەڵکی دابنین، ئەو پێیەکانمان لەسەر دڵی خەڵکی دابنین، ئازێت و ئازاری بدەین. ئێمە هەر کەسێک بڕاتە سەر گۆڕێک دەڕین بەبان گۆڕەکە دامەڕۆ، بەڵام بەبان دڵی هەموو خەڵکیان دەڕۆین و گوێشمان پێی نییە، دڵیشمان داناچەڵەکێ. بۆیە جاری وایە ئینسان غەڵەتێ دەکا لەوانەیە هەموو تەمەنت نەتوانێت چاکی بکەیتەوە. بۆی ئینشاڵڵا هەوڵ بدەین هەتا زیندوین ڕێز یەکتری بگرین، چونکە ڕۆژێک دێ چەندەها جار ئەوە لە مەجلیسا دانیشتوینە، لە کۆڕەکانە دانیشتوینە، بەڵام ئاخر دانیشتنمان بۆ چەندەها کەسەیە ئەوانە کە باوکمان مردووە خوالیان خۆش بێ، دایکمان مردووە خوالیان خۆش بێ، برامان مردووە کەسمان مردووە، ڕۆژێک بوو ئێمە خواحافیزیمان لێیان کرد، بەڵام خواحافیزیەکەمان بۆ نەبوو کە جارێتر نەیان بین و بەڵام ئەو ئاخر جار بوو. دوای ئەوە ئەو کاگین دەڵێ تۆزێ کزی کات ئەو کاک ئەبوو هەمامەڵێ بەڵێ کاتێک کە لەگەڵ باوک و دایک و کە سوکاری خۆمانە دانیشتوینە، بەڵام ئەوە ئاخر دانیشتن بوو. بەڵام ئێمە نەمانزانیەوە ئاخر دانیشتنە، وامانزانی دانیشتنی تریش ماوە، بەڵام کاتێکە دوایەوە خەبەرمان بۆات فڵان کەس مرد، فڵان کەس کۆتایی پێهات، خوا لێی خۆش بێت. بۆیە ئینشاءڵڵا ئەگەر شەرعی نەبێ بڕۆیتە سەر گۆڕێک و شەرعی نەبێ پێ لەسەر گۆڕێک دابنی، بێگومان ئەولاترە شەرعی نییە کە تۆ پێت لەسەر دڵی ئینسانێک دابنی ئێش و ئازاری بدەین. بۆی ئەو تەمەنی کە هەمانە با هەوڵ بدەین هیچ کەسێکمان بێ هەڵە و بێ پەڵە نین، هەمومان هەڵە و پەڵەمان زۆرە. ڕەحمی خوایە کە سەترمانی کردو، ئەگەر نا سوێن بەخوا فەزحمان دەکات. چونکە خوای گەورە دەفەرمێ ئەگەر خەڵکی خوای گەورە خەڵکی بگرێ بەهۆی ئەو زڵمەی کە لەسەر زەویا دەیکەن، یەک ڕۆح لەبەرێک لەسەر زەویا نامێنێ، نە مرۆڤ نە جنۆکە نە ئادەمی زات، نە گیان لەبەرانیش هیچی نامێنێت، کۆتایی پێدێت. کەواتە ڕەحمی خوایە کە ئێمە گوناهەکانمان هەندێکی کەس پێی نازانێت جگە لە خوای گەورە، هەندێکیشی خەڵکی دانەبینی بێتی. با ئینشاڵڵا لە کۆتاییدا دەڵێم با
دڵی یەکتری زیاتر ڕاگیرکەین بە ئیزنی خوا. کاتێ دەتەوێت شتێک بکەی بەرامبەر بە کەسێ دەزانی قسەی ناخۆش هەموو کەسێک پێی دەکرێت، هەموو کەسێک دەتوانێت قسەی ناخۆش بکە، وایە؟ بەڵام گرنگەوەی قسەی خۆشی لەگەڵ یەکتریا بکەین. کەسێک برادەرمانە، هاوڕێمانە، زۆرجار لە سوعبەتێکەوە لەوانە دڵی لێمان بئێشێ، لە قسەیەکی ناخۆش و دڵی لێمان بئێشێ، لە شتێکەوە دڵی لێمان بئێشێ. بۆیە بە دڵی یەکتری ڕاگیرکەن هەتا زیندوین، بۆی کاتێک کە مردین خەڵکی ئەسەفمان بۆ بخوا، خەڵکی دڵخۆش بێ بەوەی کە ئێمە کەسێکی باش بووین، بە دڵ دوعامان بۆ بکات. یعنی جاری وای خەڵکی وا دەمرێ ئەمەنە بە دڵ دوعای بۆ دەکەی، زۆر زۆر خۆشە. خەڵکی شەیە دەمرێت بەو شێوەی خۆتی بۆ ماندوو ناکەی، چونکە ئازاری داوی، یاخود کەسێکی ڕوو لە خوا نەبووە. بەدوای جەنازەیەکەوە بووم لە فەرێکی باش بخوا لێی خۆش بێ، یەکێک لەوانەی کە لەگەڵمان بۆ ئەیدا بە سەڕانی خۆیدا، یەک لە دوای یەک. وتم کاک فڵان کەس بۆ وا دەکەی؟ وتی عەزێتی زۆر ئەمەم داوە بخوا، چەند جا دڵی مشکان و قسەی ناخۆشم بەرامبەری کردووە، ئێستا ئەوە مرد نازام چۆن گەردنی خۆم پێ ئازاکەم. مەلەفەکەم تازە پێچرایەوە بۆ قیامەت. چونکە هەر کەسێک کە تۆ عەزێتی ئەدەی، دڵنیابە کە جەنازەکەی ئەبینیت ئەڵێ خۆزگای وان بەرامبەری نەکردایە، و دڵنیاش بە هەمومان دەبینمە جەنازە، هەمومان دەمرین. جا ئەمڕۆ پەشیمان بینەوە ئەگەر غەڵەتێکشمان بەرامبەر بە کەسێک داوای لێبوردنی لێ بکەین، یەکسەر بڵێن خەجاڵەتین، شەرمەزارین، بەڕاستی غەڵەتمان کرد. بۆی ئینشاءڵڵا ئەوەی کە گرنگە ئاگامان زیاتر لە یەکتری بێ، خەڵکی عەوامە، خەڵکی خوێنەوارە، خزمەت، هەر کەسێکە ئاگامانە دڵی یەکتری بە دڵی خەڵکی نەئێشێنین، ئەوەندەی توانامان هەیە ئەگەر بێڕێزیش بەرامبەرمان بکرێ، ئێمە خۆمان نەخینە ئاستی ئەوانەوە. ئەگەر وا بکەین ئێمە لەگەڵوانە فەرقمان نییە. فەزڵی خوایە کە ئێمە کەسێکین کەمێک ڕوومان لە خوایە، ئازایەتی خۆمان و با پیرمان نییە. خوا بە ئێمەی بەخشیوە، بە کەسێکی تری نەبەخشیوە، گاڵتە بە کەسێکی تر نەکەین، لەوانەیە ئەو کەسە بگەڕێتەوە بۆ لای خوا لە ئێمە باشتر بێ، ئێمە تووشی هەڵە و تاوان بین و بە خراپەوە بمرین. ئینشاءڵڵا بە زیاتر برایەتی خۆشەویستی نێوانێمانە دروست بێ، دڵی خەڵکی ڕاگیرکەین، ئاگامانە دڵی خەڵکی بێ، دراوسێمانە، خزممانە، برادەرمانە، دۆستمانە نەئیناسین، دوکانداری لە تەنیش دوکانەکەمەوە ڕێز یەکتری بگرین، دڵی خەڵکی نەئێشێنین، چونکە ڕۆژێک دێر لە دنیا و لە قیامەتیش پەشیمان دەبینەوە. داواکەم لە خوای گەورە میهرەبان زیاتر خۆشەویستی بخاتە نێوانمانەوە، یاخوا ئێوە بەخێر بێن، خوا پاداشتی خێرتان بداتەوە. جەزاکم الله خێرن، وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.